بەڕێز غەفور مەخموری سکرتێری گشتی یەکێتی نەتەوەیی دیموکراتی کوردستان لەگەڵم دەبێت گفتوگۆی ئەم هەڵوێستە و ئەم کۆبوونەوەی ئەمڕۆی لەگەڵ دەکەم. بەڕێز غەفور بەخێرهاتی، سوپاس کە ئامادەن ئەمڕۆ ویستان چ پەیامێک بگەێنن. زۆر سوپاس. ئەمڕۆ ئێمە بانکێشتی حیزب و لایەنە سیاسیەکانی باشووری کوردستانمان کرد بۆ کۆبوونەوەیەک کە شرۆڤەی ڕەوشی گەڕەکە کوردنشینەکانی حەلەب و ڕەوشی ڕۆژئاوای کوردستان بکەین و ئەو هێرشانی کە لەلایەن تیرۆریستان و میلیشیاکانی چوارچێوەی سوپای عەرەبی سووریا کە خۆیان ڕێخستووە بۆ سەر ئەو گەڕەکانە دراست بکەین. ئێمە 15 حیزب و لایەنی سیاسی لەسەر ئاستی باشووری کوردستان بە تەواوی پێکهاتەنەتەوەی و ئاینەکان بەشدار بووین ئەمڕۆکە و لە کۆبوونەوەکە ئامانجمان ئەوە بوو کە ئێمە کۆدەنجێکی نەتەوەیی دروست بکەین بۆ ئەوەی هاوسۆزی خۆمان، پشتیوانی خۆمان بۆ ڕۆژئاوای کوردستان ڕابگەین و لە هەمان کاتدا هێرشی میلیشیا تیرۆریستەکانی سەر بە حکوومەتی کاتی سووریاش ئیدانە و مەحکوم بکەین لەبەر ئەوەی بە قەناعەتی ئێمە ئەو هێرشانە جینۆسایدێکن دژ بە گەلەکەمان و دژ بە کورد لە حەلەب ئەنجام دەدرێن و لە هەمان کاتدا هەوڵێکیشە بۆ گۆڕینی دیمۆگرافیا و گۆڕینی ئەو واقعە سیاسی و پێکهاتەنەتەوەی کە لە حەلەب هەیە و ئاوارەکردن و دەربەدەرکردنی کوردانە ئێمە دژی ئەوە وەستاینەوە و هەڵوێستێکی هاوبەشیشمان ڕاگەیان سەبارەت بۆ مەسەلەیە. باسی کۆدەنگی نەتەوەیت کرد. کۆکردنەوەی کۆدەنگی نەتەوەی کارێکی ئاسانە؟ دەبێت کاری بۆ بکەین. بەڕاستی ئێمە ئەگەر تێبینی بکەین ناوەندی سیاسی کوردستان بە شێوەیەکی گشتی لێک ترازا و پەرش و بڵاوە، پێویستی بە ڕێخستنەوە و پێویستی بەخستنەوە سەریەکەیە. بۆ ئەوە ئێمە پێویستە لەو قۆناغەدا بەهەزکردن بە بەرپرسیارەتی نەتەوەی و نیشتیمانی کار بکەین کە هەر هەمومان بۆ یەک ریزی، بۆ یەک دەنجی، بۆ هاو هەڵوێستی نەتەوەی پشتیوانی یەکتر گرنگ بێ بۆ ئەم کات و دۆخە. ئەنجومەنێکی سیاسی لە زووەوە گرنگە بۆ ئێمە. بۆچی نەمانتوانیوە ئێمە بەرژەوەندی حزبی وای کردوەکە و ئەنجومەنە پێگنێ. بە قەناعەتی من دەبێ ئێمە بەرژەوەندی حزبی بخێنەوە، بەرژەوەندی نەتەوەی و نیشتیمانی ڕەچاو بکەین و ئەگەر بەرژەوەندی نەتەوەی و نیشتیمانی ڕەچاو بکەین پێویستە کار بۆ پێکهێنانی ئەنجومەنێکی سیاسی بۆ تەواوی پێکاتە سیاسیەکان و تەواوی لایەنە سیاسیەکانی کوردستان پێکبین. لە ڕێ ئەو ئەنجومەنە ئێمە دەتوانین کێشە و گرفتەکانی کوردستان، کێشە و گرفتە نەتەوەییەکان لەوێوە گفتوگۆی لەسەر بکەین و هەڵوێستێکی یەکگرتووشی بەرامبەر وەربگرین. بەداخەوە تا ئێستا کە ئەنجومەنە پێک نهاتووە دەکرێت لایەنە سیاسیەکان ئێمە هەموو لایەک جاریشتر دۆست بکەین کە ئەو ئەنجومەنە پێک بهێن. دەکرێت ئێوە دەست پێشخەر بن؟ بۆ ناکرێتن. ئەو دەست پێشخەری ئەمڕۆکە کردمان ئێمە 15 حیزب و لایەنی سیاسی ئامادە بوون لەو کۆبوونەوەیە. دەتوانم بڵێم زۆربەی هێز و لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان بوون و هەمووش سەبارەت بەو پرسە کۆدەنگ بوون، هاو هەڵوێست بوون و سەبارەت بە پرسەکانی دیکەش حتمما ئینسان کە یەکتر دەبینێتن لە نزیکەوە گفتوگۆ لەسەر پرسەکان دەگاتە ئەنجامێک، بەڵام کە دووری یەکتر بوو ناگەی هیچ ئەنجامێک. دەستخۆش کاک غەفور، بێگومان لە پرسەنەتەوەیەکانە هەمیشە باستان لەوە کردو و بینیومانە کە کۆدەنگێکی باشەیە، بەڵام وەکۆی جەناب تێڵی کە ئەبێ ئەو ئەنجومەنە سیاسە پێک بهێنرێت ڕەنگە کارەکە ئاسانتر بێت بۆ کۆدەنگێکە. من سەرنجمدا قسەکانت باسی ئەوەت کرد، دوو جار دەڵێی میلیشیای تیرۆریستی. تۆ چی دیمەنێکت بینیوە وا ناوی ئەنەی میلیشیای تیرۆریستی؟ ئەگەر ئێمە تەماشا بکەین هەموو ئەو ڕێکخراوانەی کە ئێستا کە گەیشتونە دەسەڵات لە ناو حکوومەتی کاتی سووریا هەمووی پێشترێ ڕیزبەند کرابوون لە چوارچێوەی ڕێکخراوە تیرۆریستیەکان بە هاتە شەشەوە هەیئەی تەحریری شام ئەوش ڕێکخراوێش تیرۆریستی بوو بە ئەبوو محەممەدی جۆلانیش کە مەبلەغێک پارەش تەرخان کرابوو ئەوەی زانیاری لەسەر لەلایەن ئەمریکاوە و ئەو ڕێکخرا ئەو عەمشاتە هەمزاتە هەمووی ئەوانە ڕێکخراوی تیرۆریستی بوون. پێکهاتەی سوپای عەرەبی سووری لەو ڕێکخراوە تیرۆریستیانەیە، لەو میلیشیایانەیە و ئەو هەڵس و کەوتانەی کە کردیشیان بە تانک و تۆپێ بە لە هەمان کاتدا بە موشک کە هێرشیان کردە سەر ئەو خەڵکە و ئەو خەڵکەیان کە دەربەدەرکرد لەو کاتەدا نەدەستیان لە منداڵ پاراست، نەدەستیان لە ئافرەت پاراست، نەدەستیان لە نەخۆش پاراست، زیاتر لە 8-9 جار نەخۆشخانەیان تۆپباران کرد. لە هەمان کاتدا ئەگەر تێبینی بکەین سوکایەتیان بە تەرمی شەهیدەکانیش کرد. هەموو ئەو هەڵس و کەوتانی کە ئەوانە ئەنجامیاندا هەڵس و کەوتی ڕێکخراوی تیرۆریستیە. هەڵس و کەوتی ڕێکخراوی تیرۆریستیە بۆیە دەتوانین بڵێن ئەو لەشکرەی کە ئێستاکە لە سووریا تەمسیلی سوپای عەرەبی سوور دەکاتن لەشکرێکی تیرۆریستیە بەپێی ئەو تەسەڕوفاتانەی کە دەیکات. بەڕێز مەخموری، دوای حەلەب
ئەکرێ بزانین ڕۆژئاوای کوردستان بەرەو کوێ چێت چارە نووسی دۆزی کورد بەرەو کوێ ڕات لە دوای ئەمەی بینین بە قەنەعەتی من ئەوەی کە تەماشا دەکەین ئەوەی حەلەب سەرەتایەک بوو لەوانەیە ڕێکخراوە ترۆریستەکانی سووریا و حکوومەتی کاتی سووریاش هەنگاوی تریش بهێنێ لەبەر ئەوەی ئێمە خراپتر بکەین ئەگەر ڕوخسەتم بدەیت ئەگەر ئێمە تیبینی بکەین لە سەرەتای گۆڕانکاریەکان لە سووریا ڕێڤەبەری خۆستەر لە ڕۆژئاوای کوردستان هەوڵیدا لەگەر حکوومەتی نوێی سووریا بگاتە ئەنجامێک و لەسەر ئەو بنەمایە ڕێکەوتنامەی دەی ئازار ئیمزا کرا لە بینی بەڕێز مەزلوم حەمدی و ئەبوو محەممەد جۆلانی ئەوە لە یەکی نیسان جارشتر ڕێکەوتنامەیەشتر ئیمزا کرا تاکید لەسەر ئەو ڕێکەوتنامەیە کرا بەڵام ئەوانەی کە دەسەڵاتی سووریان بەدەستە هیچ یەک لەو ڕێکەوتنامانەیان جێبەجێ نەکرد کە هیچ یەک لەو ڕێکەوتنامە چکە دەسەڵاتەکە لە بەردەستی خۆیان نییە بەشێک وابەستەی تورکیان بەشێک وابەستەی وڵاتانی دیکەن یعنی خاوەن بڕیاری خۆیان نین سووریا ئێستا بۆتە کۆمپانیایەکی هاوبەش پشتی زۆربەی وڵاتانی تێدایە ئەمریکا هێنای کۆمەڵێک اتفاقی لەگە ئیسرائیل پێ کرد ئێستا تۆ سیرکە سووریا بەڵام بۆ پشکی خاوەن ماڵی تێدانە کە کوردەکە تۆ سیرکە ئەنی ئەگە تێبینی بکەی بە درێژایی مێژوو هەموو دەسەڵاتە عەرەبیەکان چ لە عێراق و چ لە سووریا لە کاتی لاوازی ڕێکەوتنە لەگەر کورد ئیمزا کردووە بەڵام کە خۆیان بینیوەتەوە پشتیوانیەکیان بۆ خۆیان بینیوەتەوە دژی ئەو ڕێکەوتنانە وەستاونەتەوە حتى ئێمە لەگەر بەغدا ئەو شەمان تا ئێستا بەردەوام ئێمە ئەمن وەکو شخصی خۆم باوەڕم بە هیچ دەسەڵاتێکی عەرەبی نییە هیچ دەسەڵاتێکی عەرەبی نییە چ لە عێراق چ لە سووریا باوەڕم پێی هەبیتن لەبەر ئەوەی عێراق و سووریا ئێمە ئەزمموی شتاڵمان لەگەڵیان هەیە حتا لە دوای گۆڕینی ڕژێمی سەدام حوسێن لە 2003 تا ئێستا کە کێشەی ئێمە لەگە بەغدا چارەسەر نەبووە تا ئێستا کە ئێمە بە کۆمەڵێک خەڵکشان و داکشاندا ڕەت بوو لە سووریا نەکەین لە سووریاش کێشەی کورد چارەسەر بە قەنەعەتی من ئەگەر ڕەوشش نێودەوڵەتی نەبێ پاڵەپۆستۆیش نێودەوڵەتی نەبێ دەسەڵاتی سووریا ئامادە نییە هیچ شتێک بۆ کورد بسەلمێنێت تۆ ئەتوێ بە من بڵێ ئەو عەقڵیەتە مەرکەزی و شۆڤیەنی لە عێراق و سووریا هەیە ئەمەیە گرفتەکەی بۆ کورد دروست کردووە کێشەی ئێمە لەگەر ئەو عەقڵیەتەیە لەگەر ئەو ڕوانینە شۆڤێنیە عەرەبیەیە کە دەسەڵات دەگرێتە دەست و هەر عەرەبێکیش کە دەسەڵات دەگرێت هەمان تێڕوان نییە ئێستا تۆ سیرکە لەو هێرشەدا هەموو دەستگاکانی ڕاگەیاندنی عەرەبی ببوونە زوڕناژەنی ئەو تیرۆریستانی کە هێرشیان دەکرێت شێخ مەقسوود و ئەشرەفیە بە ئەلجەزیرە ئەلعەرەبیە ئەلحەداس تەواوی ئەوەکان زۆربەی وڵاتانیش پشتیوانیان لە سووریا دەکرد دەسەڵاتی عەرەبی کێشەکەیمە لێرەدایە باشە لە کاتێکدا ئیسرائیل دێ زیاتر لە 1800 کیلومتر لە خاکی سووریا لە بن دەستی ئیسرائیلە ئاڵای ئیسرائیل لێ بەرز کراوەتەوە وڵاتانی عەرەبی هاواریانە دەڵێ قەسەدە لەگە ئیسرائیل پەیوەندیە کورد لەگە ئیسرائیل پەیوەندی باشەوە جۆلانی نیوەی خاکی سووریادا ئیسرائیل ئەتو بۆ دەڵێ چی یعنی کێشەکەی ئێمە لەگەر ئەوەدایە ئەوانشتیان بۆ کورد ناوێ خێری کوردیان ناوێ ئللا ئێمە بە یەک حالەت دەتوانی خۆمان بسەلمێنین کە ئێمە هەوڵی ئەوە بدەین یەک ڕیز بین یەک دەنگ بین بەرژەوەندی حزبی و شخصی بخێنەلاوە بەرژەوەندی نەتەوەیی و نیشتیمانی بدەینە بەرچاو ئەم یەک ڕێزی و کۆدەنگیە گرنگە باسی شکر لەسەرەتاوە بەڵام من ئەمەوێ بزانم ئەم پرسیارە زۆر دووبارەکەم وشکە بەلامەوە گرنگە وەڵامەکەی لە سووریا بۆ کورد شەڕیان ئاشتی دەتوانێت مافەکان بەدەست بێنێ ئاشتی دەتوانێت مافەکان بەدەست بێنێ بەڵام لە هەر شوێنێک بەڵام کە تۆ هیچ ڕێگە چارەیەکرد نەبوو دەبێ بەرەوانی لە خۆت بکەیت مافی پاراستنی ڕەوا هەیە تۆ دەبێت خۆت بپارێزی بەرامبەر ئەو هەموو تیرۆریستەی کە ئێستا کە لە سووریا حکم دەکەن تۆ وەرە ئەوانەی کە وەزارەتەکانن لە بەردەستا هەمووی ڕیزبەند کرابوو لە زمنی کەسایەتی تیرۆریستی لە وەزارەتی خەزانەی ئەمریکاوە لەلایەن دەسەڵاتی ئەمریکاوە یعنی ئێمە تێدەگەین ئێستا کە ئەگە تێبینی بکەین لەسەر ئاست نێودەوڵەتیش هەموو یاسا نێودەوڵەتەکان بن پێخراون جێبەجێ ناکرێن کوا مافی مرۆڤ پشتیوانی نێودەوڵەتی جارنامەی گەردوونی نێودەوڵەتی چۆنە بینی کاک غەفور کوردیان بتەنها جێهێش دەم جارش بە قەنەعەتی من تا ئێستا کەش ئێمە وەکو کورد نابێت پشت بە ئیسرائیل و ئەمریکا ببەستین لەبەرەوەی ئێمە ئێستا کە بینیمان لە 2017 لە کاتی ڕیفراندۆم ئێمە تەنها لە ڕێگەی کاغەزێکەوە بڕیارمان لە چارەنووس خۆماندا یەک فیشەکمان نەتەقاند ئەمریکا گلۆپی سەوزی بۆ لەشکری عێراق هەڵکرد کە تا پردی هاتن لەو کاتەدا لەبەر ئەوەی جۆلانی ئامادە بوو ئەبوو محەممەد جۆلانی ئەو ڕێکەوتنامە لەگە ئیسرائیل ئیمزا بکاتن دیسان گلۆپی سەوزیان بۆ هەڵکرد و هێرشیان کردە سەر
شێخ مەقسوود و گەڕەشی ئەشرەفی و کوردانی حەلەب پەیامەکەت بۆ کێشەکەیمە ئەوەیە ئێمە خۆمان دەبێ یەک بین خۆمان دەبێ ململانەی حیزبایەتی بەرژەوەندی حیزبایەتی بەرژەوەندی شخصی بخەینە لاوە بەرجی کوردایەتی بپۆشین کار بۆ بەرژەوەندی نەتەوەی نیشتمێنەکان بکەین دەست خۆش کاک غەفور سوپاس دەکەم کە ئامادەبووی لەگەڵم سپاس بۆ شۆڕەکان زۆر سپاس بۆ ئێوە